مانگرتنی مامۆستایانی سلێمانی ئاماژەی چی بوو؟ ئایا لە بەرژەوەندی لایەنەکاندایە یاخود کێشەی کۆی گشتی هاوڵاتیانە؟ دوای 15 ڕۆژ دوجار مامۆستایانی مانگرتوو لەسەر داوای سەدان کەس لە پشتیوانانیان ئەمڕۆ سێشەممە 11/2/2025 مانگرتنیان لە خواردن شکات. ئەوەی کە لە سلێمانی ڕوویداوە و زیاتر لە 2 هەفتەیە مامۆستایانی ئەو شارە دژی دواکەوتنی موچەکانیان دەستیان داوەتە مانگرتن. دەیان و سەدان خوێندنەوەی جۆراوجۆر و جیاوازی بۆ کراوە. هەندێک پێیان وایە ئەم مانگرتنە مافی خودی مامۆستایانە و پێویست بوو زووتر ئەم هەوڵە درابە. نەک تەنیا مامۆستایانیش بەڵکو دەبوایە سەرجەم فەرمانبەرانی هەرێم دژی دواکەوتنی موچەکانیان مان بگرن. هەندێکی دیکەش پێیان وایە کە مانگرتنەکە شەڕی حیزبیە و دەستی یەکێتی نیشتمانی کوردستانی لە پشتەوەیە. زۆر کەسیش دەڵێن لەم ساتەوەختەی پێکێنانی کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمدا یەکێتی لە پشتی مانگرتنەکەی و فشارە دژی پارتی دیموکراتی کوردستان تاوەکو ئیمتیازی زیاتر لە کابینەی نوێ وەربگرن. لەلایەکی دیکەوە باس لەوە دەکرێت کێشەکانی هەرێم بە دەسەڵات و حکوومەت چارەسەر نابێت و پێویستە دیسان بەغدا دەستوەردان لە کێشەکاندا بکات. وردەقسەی دیکەش زۆرن کە هەر یەکە و بە شێوەیەک لێکدانەوەی بۆ دەکات. بەڵام لە ڕاستیدا هەرێمی کوردستان خەریکە دەیەم کابینەی پێکێنانی حکوومەتەکەی تەواو دەکات. دەیان گرفتی دیکە بەرۆکی خەڵک و دەسەڵاتیان گرتووە. مامۆستایانیش بەشێکن لەم کۆمەلگایە و بنەڕەتی پەروەردەی کۆمەلگاکەن. ئایا دەکرێت مامۆستایان لە کێشە و گرفتە حیزبیەکاندا بەکارپێنرێن؟ یاخود ئایا مافی خۆیان نییە داوای موچەکانیان بکەن؟ ئایا دەکرێت هەر ناڕەزایەتیەک و داواکردنی مافێک ڕاستە و خوو ببەسترێتەوە بە ئەجێندای دەرەکی و هەبوونی دەست لە پشت ناڕەزایەتیەکانەوە؟ کۆمنتی ئێوە چییە؟ ئەم بارودۆخە چۆن دەبین و چۆنی هەڵدەسەنگێنن؟